ئەو کاتێک کە من لە کۆلێژ بووم لە سێ کۆلێژ لە لەحزەیەکە ئەو سەبەبانە بیرم لەو سەبەبانە دەکردەوە چی منی هێناوە بۆ ئێرە. لە بیرکردنەوەم لە مۆزوعە هەموو ئەو سەبەبانەی کە خەڵک کە تەلەبەکان پێی هاتوون بۆ کولیە هەموو سەبەبەکانم لەناو خۆما دیاری کرد. بزانم ئایا ئەمانە ئەو سەبەبانەی و ئەو ئەنجامانەی کە منی هێناوە بۆ ئەوەی ئەلێرا بم و ئەمە بکەم ئەمانە هی ئەوەن من ئەلێرە بم. کاتێک کە لەگەڵ ئەم مۆزوعە ڕۆشتم سێر دەکەم بە هیچ شێوەیەک من خۆم نهاتوومەتە ئێرە، نهاتوومەتە ناو کولیە، منیان هێناوەتە ئێرە بەبێ ئەوەی من ڕێی بوونم هەبوو بێ لە مۆزوعە. کاتێک کە ئەلەمەوە من دێم کە پاڵنەرەکانی دەرەوە لا دەبم دەمەوێت خۆم لەدایک بم، دەمەوێت بوونم بێتە دەرێ. دۆخێک دروست دەبێت زۆر زۆر جیاوازە لەو دۆخەی کە کەسێک بێت واز لە کولیە بێنێ، یعنی موقفی کۆمەلگاکە و دەوروبەر سیستەمەکە زۆر جیاواز دەبێت لەو کەسەی کە واز لە کۆلێژ دێنێ بەڵام بە سەبەبێکی معقول کە لە ناو سیستەمەکە هەیە. یعنی بۆ نمونە تەلەبەیەک هەیە واز لە کۆلێژ دێنێ دەڵێ دەچم ئیش دەکەم چونکە دایک و باوکم لە برسا دەمرن ئیش نەکەم، لەبەرەوە دایکم نەخۆشەوە من دەبێ بچم ئیشکەم تاوکو پارە پێیاکەم بۆ ئەوەی ئەم سەبەبانە سیستەمەکە چی دەکا؟ ڕێگەی پێدەدا. بەڵام کاتێ لەم سەبەبانەوە نەبوو کە تۆ ئەم کردەیە ئەنجام دەدەی هەموو سیستەمەکە چی دەبێ؟ دەلەرزێ. بۆچی؟ چونکە بە فرمانێکی ناو سیستەم تۆ ئەم کردەیە ئەنجام نەداوە، بە فرمانێکی ناو سیستەم تۆ لە کۆلێژ نهاتوویتە دەدەوێت، بەو فرمانە ناتوویتە دەدەوێت. هوشیاریەکی ترەیە لە ناو تا دروست بووە و دەوروبەرەکەت هەست بەمە دەکا کە تۆ ئەو سەبەبە نییە، ئەگەر بەو سەبەبە بێ هیچ کێشە ڕوو نادا. بەڵام کاتێک تۆ لەو سەبەبانە دەردەچی بە سەبەبەکەی ناوت پاڵت پێوە دەنێ، شتێک لە ناوتە ئەو فرمانەی ناوت پاڵت پێوە دەنێ دەڵێ لەوێ دەرچۆ. کە دەڵێ لەوێ دەرچۆ تۆ چی دەڵێ؟ خەڵکێک دێت دەڵێ بۆ دەردەچی خۆی بە مەسئولی تۆ دەزانێ دەبێت تۆ چی جواب بیتەوە. تەبەن وەڵامی تۆ بۆ دەرچوونەکە وەڵامی کەسێک نییە کە لە کولیە دەردەچێت و بە سەبەبێک کە سەبەبەکە بە پێی سیستەمەکە ماقولە. من بیرمە ئەو کاتێک کە داهاتن پێیان دەوتم تۆ بۆچی وازێنی، من پێم دەوتن باشە ئەگەر بۆ زانین بێم هیچ فێر نەبووم، ئەگەر بۆ شاهادەکە بێ شاهادە چ معنایەکی هەیە، من چی لێ دەکات، ئەگەر بۆ فڵانە ئەو شتانەی سەبەبانەی کە لە هەموو ئێمەی بردووەتە ناو زانکۆ من ئەو سەبەبانەم هێناو بۆ نیشانم دەدان کە ئەم سەبەبانە ئایا حەقن بۆ ئەوەی من لە ناو زانکۆ بم. هەموو دەیانوت ڕاست دەکەی، بەڵام کەسیش ڕازی نەبوو بەوە کە من دەرچم لە کولیە، ڕازی نەبوو، کەس قبولی ئەمەی نەدەکرد. بەڵام لە عینی کاتیشا نەیان دەتوانی بڵێن ئەوەی کە دەیڵێ ڕاست نییە، ئەوەی دەیڵێ ڕاستە، ئەمانە هەمووی درۆن، بەڵام تۆ دەبێت چی بکەی؟ دەبێت لە ناو درۆکە بەردە